لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون. دیارە بەرنامەیە تایبەتە بەوەی کە چۆن بتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین، یان چۆن بتوانین ئەگەر بێت و دەستگایەکی پێشەنگ دروست بکەین، یان چۆن بتوانین دەوڵەتێکی پێشەنگ دروست بکەین. وەکو دیارە لە بەرنامەکانی پێشوو باسی چەند بنچینەیەکمان کرد. گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە بۆ ئەوەی بتوانین پێشەنگێکی چاک بەرهەم بهێنین، بتوانین بەرهەمێکی چاکمان هەبی لەسەر لە پێشەنگبوونا. وەکو یەکەمشن گوتمان یەکەم خاڵ باسی قیەممان کرد، لە دوایە گوتمان باسی پلاندانان دەکەین، لە دوای باسی علاقات دەکەین، دوای باسی توانایەکان دەکەین، دوای ئینجازات. تاکو ئێستا بەڕاستی لە بنچینەی یەکەمین کە باسی ئەڵقیەممان کردە، باسی بەهایەکانمان کرد کە بەهایەکانیشمان کردە 5 بەها. گوتمان لە بەهایەکان و لە قیەم ئەو قیەمانی کە پێویستە کەسی پێشەنگ یان دەوڵەتێکی پێشەنگ یان دەستگایەکی پێشەنگ بۆ ئەوی بە پێشەنگ بینێتەوە پێویستە لەم خاڵانە بەڕاستی گرنگی پێ بدەین. یەکەم یا باسی قیەمی ئیمانیمان کرد، لە پاشەوەی باسی قیەمی نەفسیمان کرد لە ڕووی دەرونی ئەگەر بێت و ئەو ئینسانە دیارە دەستگا و ڕێکخرا و دەوڵەتیش بە هەمان شێوە لەو کاتێ دەبتە قیەمی مۆزەفەکان و فەرمانبەرەکان و یان قیەمی هاوڵاتیەکان بەو شێوەی کە دەتوانین باسی بکەین. لە پاشەوەی قیەمی ئەخلاقیمان هەبوو کە تایبەت بوو بە ئەخلاقدا. بۆیە بەهای ئیمانیەکان چەند شتێکمان باس کرد، باسی نیەتمان کرد، کە باسی تەوەکڵمان کرد، باسی عیبادەتمان کرد، باسی ذکرمان کرد، باسی بڕوابوون بە ئاخرەتمان کرد. گوتمانەوە بەڕاستی کاریگەرێکی تەواوی هەیە لەسەر کەسێکی پێشەنگ بۆەوەی پێشەنگێکی ڕاست بی، پێشەنگێکی دروست بێ، پێشەنگێکی پاک بێ. هەروە لە پاشوی هاتین باسی قیەمی نەفسیمان کرد کە گوتمان ئەو قیەمانە گوتمان پێویستە لێیان دوورکەوە، باسی دوورکەوتنەوە لە ڕاوچەیە، دوورکەوتنەوە لە گرێی دەرونی، دوورکەوتنەوە لە ڕابردوویەکی تاڵ، دوورکەوتنەوە لە ڕابردوویەکی ناخۆش، دوورکەوتنەوە لە غوڕور و بەخۆ گەورەزانی ئەو بابەتانەمە باس کرد. لە پاشەوەی هاتین باسی بەها ڕەوشتیەکانمان کرد، باسی تەواضعمان کرد، باسی سەفامان کرد، باسی دڵسافیمان کرد، هەروە باسی لێبوردەییمان کرد، هەروە باسی ئەوەمان کە پێویستی ئینسانی پێشەنگ کەسێکی ئیجابی و ئەرەیبی، هەروە باسی حوسنی ئیستیمامان کە کەسێک دەبتە پێشەنگ کە گوێگرێکی باش بێت. کەم ڕۆ باسی بەها ئەزموونیەکان دەکەین، خیبڕا یان شارەزایی. وەکو دیارە ئەگەر بێت و پێناسەی کەسی بە ئەزمون چییە؟ ئایا چۆن دەزانی ئەو کەسە کەسێکی بە ئەزمونە؟ کەسی بە ئەزمون ئەو کەسەیە کە خاوەن زانیاریەکی زۆرە، کە باسی زانیاری و زانست کە بۆ گوتمان زانیاری، چونکە مەسەلەی زانست زۆر کەسمان هەیە لە ڕووی زانستی، لە ڕووی خوێنەرێکی باشیش نیە، خوێندنەواریشی نییە، بەڵام زانیاری هەیە، زانیاریێکی چاچی، معلوماتێکی باشی خڕکردەوە. چونکە معلومات هەر بەوە کۆ نابێتەوە تەنها بە کتێب خوێندنەوە، بەخۆ ژیان کە ئەو خۆشی و ناخۆشیەکانی ژیان بەخۆی کە دەبتە هۆی ئەوەی کە زانیاریمان دەداتەیە کەوامان لێ دەکات دەماکاتە کەسێکی شارەزا. بۆیە دەرین کەسێکی خاوەن زانیارێکی زۆرە، هەروە لێهاتوویەکی تەواوی هەیە، لەهاتوویەکی کارایی هەیە لە بابەتێک یان لە بوارێکی دیاریکراوە بەردەوام خۆی نوێ دەکاتەوە. کە تەماشا دەکەین کەواتە کەسێکی دەرین بە ئەزمون ئەو کەسەیە کە زانیاری هەیە، زانستی هەیە، هەروە کەسێکی لای هاتووە بەڵام قەتیس نەبووە خۆی بروەڵی کاکە گەیشتمە چ لە پۆپە و گەیشتمە لووت کەوتەوە، چونکە بەردەوام دەبی خۆی لە نوێکردن کاتوو لە بوارەکەیدا. بۆی لە بنچینەدا کەسی بە ئەزمون سەروەتێکی گەورەیە. ڕاستی ئەگەر بێت تۆمە تەماشا بکەین کە کەسێکی شارەزا یان خەبیر کە بەڕاستی کە ئەم بابەتە بەڕاستی زۆر چاوپۆشی لە کراوە یان گوێی پێنادەن یان بە شێوەیەک لە شێوەکان کە بە زۆرێک مامەڵە لەگە کەسانی شارەزا و بە کەسانی ئەزمون دەکەن کە لە مەقام و لە پێگەی خۆیاندا دەبەزین. بۆیە دەڵێن لە بنچینەدا کە کێسی بە ئەزمون سەروەتێکی گەورەی نەتەوەیە کە
کە پێویستە بەڕاستی ئەو سەروەتە نەتەوەیە کە نەوانی داهاتوو کە پێویستە سوودمەند بن لێ بۆچە بۆ ئاراستەکردنی نەوەی داهاتوو ئینجا ئەو نەوەی داهاتوو لەوانی کەسێکمان هەبی کەسێکی بە ئەزمون لە ڕووی علمی پزیشکی هەروە کەسێکمان هەبی لە ڕووی بابەتی دەروون هەروە کەسێکمان هەبی لە ڕووی کۆمەڵایەتی بەهێزبی کەسێکمان هەبی لە ڕووی سیاسی بەهێزبی ئەوانە بەڕاستی ئەو کەسە ئەزموانانە نابی بەڕاستی نەوەی داهاتوو دەبێت بەڕاستی نەوەی داهاتوو دەبێت لە کەسە بە ئەزمونەکان شارەزابی چونکە دووشتمان هەیە کە باسی ئەزمموی پیرەکان و شیوخ دەکەین لەگەر توانایی کەنچەکان دەکەین بەڕاستی ئەو دوانە ئەگەر بێت و لەگەر کۆبوونەوە بۆی زۆر دەوڵەت هەیە بەڕاستی زۆر دەوڵەت هەیە ناستە چ لە پۆپە و هەروە زۆر کەسیان زۆر کۆ حزب هەیە ناگاتە حزبێکی چاک و بتە حزبێکی باش چونکە بەردەوام چیە بەردەوام ئەوان ئەو کەسانی بە ئەزمونن لە پاشەوەی تەمەنێک بەسەر دەبن لەناو حزبێک ئەزمونێکی چاک پیا دەکەن شارەزاریەکی چاک پیا دەکەن لە پاشەوە کۆمەڵە کەسێک دەدەین کاکە ئێمە پیرەکانمان نایە کەسی بەڕاستی هەر کۆمەڵێک و هەر ڕێکخراوێک و هەر دەستگایەک ئەگەر بێت و لە دووە چینی تێدانە بۆ بەڕاستی ئەم دەستگای خەلەتیدا چینێک کە پێی دەرێن چینی شیوخ و چینێکی بە ئەزمون هەروە چینێکیمان چینی گەنج چینە شیوخەکە و بە ئەزمونونەکە ئەوە عەقڵ و فکرە هەروەوەکەی دیژێت توانا و کارکردن و لێ هاتوویە ئەگەر بێت و یعنی پێویستە گوێیانێ بری گوێگرتن لە کەسانی بە ئەزمون چونکە بەڕاستی و کەسانەی بە ئەزمون دەبتە هۆی ئەوەی کاتمان لە بۆ دەگەڕێن و لەوانەیە کارێک ئەگەر بێت و بە چەند سەعاتێک بکرێ بەچەند ڕۆژێک بکرێ ئەو بلبەرەوەی ئەزمموی هەیە لە کارەکە زۆر بە ئاسانی کارەکە چارەسەر دەکات هەروە لەوانی کەسێکی شارەزا و خیبرا کە سامانمان بۆ بگەڕێن و هەروە کێشە و هەڵەکان کەم دەکارەوە بە ئاسانتر ئیشەکەمان دەکەن بەڵام ئەگەر بێت و بەڕاستی ئێمە تەمەشا واقعی خۆمان بکەین لە کوردستان لە هەرێمی کوردستان ئایا کێمە بابەتەکەمان لەسەر پێشەنگبوونە گوتمان پێشەنگبوونیش دەبی ئەزمموی هەبی بەڵام ئەو بابەتە پێویستە باز بکرێت کەسی ئەزمونچێ و هەروەها چۆن مامەڵەی لەگەر دەکرێت گەر بێت و لە ئێستادا تەمەشا بکەین لای خۆمان چۆن مامەڵەگەر و کەسان دەکەن کە ناویان لێنراوە ڕاوێژکار و یان شارەزان ئەگەر دیارە کە مەسەلەی کەسێکی بە ئەزمون فعلم بە کەسێکی ئەزمونەوە هەروە کەسێکی شارەزایە هەروە خەویرەوە هەروەها تێقڵایەوە هەروە بەردەوام لە نوێبوونەوەدایە بەڵام ئەگەر بێت و تەمەشا خۆمان بکەین بەڕاستی تەنها ئەو کەسانی دەبوون درێن دێنێ فلان کەس شارەزایە پسپۆرە یان ڕاوێژکارە لەو بابەتەدا تەنها یەکەم شت بۆ پۆست پڕکردنەوەیە تەنها پۆستەکانمان پێ پڕکردنەوە یان دەمانەوێت کەسێک دوور بخەینەوە لە کارکردن لە شوێنێک لە پۆستێک لە دەسەڵاتێک ڕاستە خۆ درێن کاکە تو بێ ڕاوێژکار کەەوە بەڕاستی ئەوە زۆر ئیهانەیە کە لە بۆ کەسانی بە ئەزمون لەوانەیە ئەو کەسە بە خۆش بە ئەزمون نەبین بەڵام خۆی کەسێک دەبتە ڕاوێژکار کەسێک دەبتە شارەزای کە ئەزمونێکی تەواوی لێ لە بوارێک لە بوارەکانی ژیان لە بابەتێک لە بابەتەکانی ژیان بەڵام ئێستا کە بەو شێوەیە مامەڵە لەگەر کەسانی شارەزا کە پۆستی شارەزە و کەسێکی کە پێی دەڵێن ڕاوێژکار هەروەها گەرگەسێکی بە ئەزمونیش بێ گوێڕایلی ناکەن فعلا ئەگەر بێت و کەسەکە خاوەن ئەزمونیش بین تەنها درێن کاکە تۆ قسام بکەم هەروەها کەماوە ئەم بابەتە بەڕاستی لە شەرق ئەوسەط یان دووەلی عەرەبی بە شێوێکی گشتی یان دووەلی ئیسلامی بە شێوێکی گشتی بەم شێوەیە ئێمە کە باسی پێشەنگ دەکەین کەواتە کەسی پێشەنگ بوو زۆر پێویستە ئەزمموی هەبێ ئەزمون دروستکردن زیاتر ئەزمونێکی زیاتر هەبی لە کەسانی تر چونکە هەڵەکانی کاریگەری لەسەر کەسانی تر دەبێ یعنی ئەگەر بێت و باسی پێشەنگ بووی دەکەین پێشەنگ بوون دەبێ ئەزمموی هەبێ کاتێک بوویتە پێشەنگ بە چەندەها مەراحیلدا چووە ئینجا بوویتە پێشەنگ بەڵام ئەگەر بێت و چۆن دەتوانی ئەو کەسە ئایا پێشەنگبوونەکەی خۆی بەهێزتر بکە بۆی مەچەند پرسیارێک لە خۆمان دەکە ئایا پێشەنگبوون لە چی ئەزمموی هەبێت یعنی ئایا کەسی پێشەنگ لە چی ئەزمموی هەبێت و ئەزممونانەی پێویستە کەسی پێشەنگ هەیبێت چۆن بێت چۆن ئەبێتە بە کەسێکی ئەزموندار و شارەزار کەسی پێشەنگ هەندێک ئەزمون هەن نابێت پێشەنگ فەرامۆشیان کە بەڕاستی هەندێک بابەت هەیە هەندێک ئەزمون هەیە بە هیچ شێوەیەک چیان بەشی هیچ شێوەیەک ناتوانانی کەسێک فەرامۆشیان بکەم ئەم بەرنامەیە کە بەرنامەی 26 هەروەها بەرنامەی 27 و هەروە 28 و 29 هەمویان باسی دەکەین باسی ئەزمون دەکەین ئایا کەسێکی پێشەنگ بوو چۆن دەتوانی ئەزمونێکی جوان دروست بکەم کە ئێمە چەند خاڵێکی سەرەکی بەهای ئەزمونەکان باز دەکەین کە چەند قیەمەکمان هەیە بۆ قیەمانە کە دەتوانین پێشەنگێکی دروست بکەین کە ئەو پێشەنگە ئەزموندار بێ هەروەها پێشەنگە شارەزا بێ هەروەها پێشەنگە لە ڕووی زانست و زانیاریێکی چاچی بتوانی بەڕاستی کاریگەریەکی تەواو هەبی لەسەر کۆمەلگا وەکو باسماگر ئەو جۆرە پێشەنگەش باش دەکەین کە ئەو باز دەکەین کە پێشەنگبوونێکی چیە پاکە پێشەنگبوونێکی چاکە لەسەر پەیامی هەیە هەروە ئاراستەکردنی بۆ بابەتێکی چیە بابەتێکی مادی و بازرگانیە بۆ ئەوەی نییە تەنها مەشهور بێ
بۆ 5 خاڵ لێرە باز دەکەین. یەکەمیان خۆشەویستی بۆ فێربوون. بۆ ئەوەی کەسێکی پێشەنگ دروست بکەین، یەکەم خاڵ کە باز دەکەین دەبێ ئەم کەسە بەڕاستی عاشقی زانستبی، عاشقی زانیاریبی، وەکو دەڵێن فضولی علمی هەبی. زۆر زار ئێمە تەڵەبەکمان هەیە زۆر پرسیار دەکەن، ئەوە بەڕاستی پرسیارکردن ئەو پێ دێن فضولی علمی کە پێویستە جوابی درێت و ئەو توانایە لەو ئینسانە بەهێزتر بکرێت، نەک بێ کەپی بکەینەوە هەروە بیر و خوێن بۆ هەندە پرسیار دەکەین. هەروە باسی فێربوون لە هەڵەکاندا، لە شکستیەکاندا، لە کەوتنەکاندا، هەروە فێربوون لە ئەزمموی کەسانی تر باز دەکەین، هەروە تاقیکردنەوە سەرکێشی لە زانست و کارکردندا، هەروە هەبوونی ڕۆشنبیرێکی گشتی. ئەم 5 خاڵە کە یەک باز دەکەین و هەر یەکەشیان بەرنامەیەک یان ئەگەر بێت و دووش دەکەینە بەرنامەیەک ئینشاءڵڵا. یەکەم شت باسی دەکەین، باسی خۆشەویستی دەکەین، باسی خۆشەویستی بۆ فێربوون و زانست و شارەزابوون کە بەڕاستی ئەم بابەتێکی گرینگە کە کەسی پێشەنگ ئەو کەسە دەبتە پێشەنگێکی سەرکەوتوو کە فضولی زانیاری هەبێ، فضولی علمی هەبێ. بۆیە بە ئەگەر بێ ئایا ئەزمون سەرەتا چۆن دروست دەبێت، ئەگەر بێت و پرسیار بکەین چۆن دەتوانین ئەزمون سەرەتا چۆن دروست دەبێت بە خۆشەویستی زانست و زانیاری، لەوە منطەلقەکەیە، لەوە خاڵی دەستپێکردنە کە کەسەکە خۆشەویستی لە بۆ زانست و زانیاری هەبی. ئینجا مە بەس زانست و زانیاری چێ کەسێک دەبێتە بابرین داتاشێک کە کار داتاشەکە کە ئەو شاگردا بەردەوام پرسیار لە شێ دەکە، پرسیار لە مامۆستایەکەی خۆی دەکە، لە وەستایەکەی خۆی دەکە، ئەوە کەواتە حوبیتی هەیە، خۆشەویستی زانیاریەکانی، خۆشەویستی زانستەکەیە. زۆر زاروێ زانست تەنها بریتینە لەوەی نییە کە پەیوەزبی تەنها زانست و زانیە تەنها پەیوەزبی بە قوتابخانەوە خوێندوگا و ئەو بابەتانە، بەڵکو ئەو شوێنانەی کە بابرین هەندێک فێرکردنی پیشەییمان هەیە، هەندێک کاری دەستیمان هەیە، هەروە هەندێک هەنمان هەیە پیشەمان هەیە. ئەو پیشانە بەڕاستی زۆرێکن لە زانست و زانیاری وەکو مەسائیلی دارتاش و هەروە مەسائیلی کە بابرین فیتر و ئەو بابەتانە بەڕاستی هەموو ئەویان وەستا دروستکردنی بینایە و کە وەستای خانوبەرەوە بە هەمان شێوە دەبینی کە چۆن کەسێک دەبتە وەستا کەسەکە لە سەرەتادا شاگردێکی بەسیتە کە لەبەردەستی وەستایەکە، بەڵام لەبەر ئەوەی حەزی لێیە فێربێ، حەزی لێ ببێتە وەستا، بەردەوام متابعی وەستایەکەی دەکەێت، تەرکیز لەسەر وەستایەکەی دەکە دەبتە هۆی ئەوەی کە دەرچی. هەروە فضولی فێربوون شتێکی پۆشتی نوێ کە پێویستە ئەو ئینسانە فضولی نوێ هەبێت بۆچی بۆشتی نوێیەکان کە ئەو بابەتە کە بەڕاستی تەنها زۆر زاروێ ئینسانەکان مرۆڤەکان کە کولیە تەواو دەکەن یان ماستێر تەواو دەکەن یان زاروێ دکتۆرا تەواو دەکەن، ڕاستەوخۆ کاتێک دکتۆرایەکەی تەواو کرد لە پاش دکتۆرایەکەی کتێب ناخوێتەوە، لە پاش دکتۆرایەکە هیچ شتێک ناکە، تەنها بریتە لە دەرزدانەوە و دەرزدانەوەیەکی ڕۆتینی، ئەو دەرزدانەوە ڕۆتینیە دەبتە هۆی ئەو ئینسانە کە بێ هەروەها لە شوێنی خوڕاو بەسێ لە پاش ئەوەی هێدی ئەو زانیاریانی هێشیتی نامینێ. بۆیە پێویستە بەردەوام چیە فضولی فێربوونی هەیە بۆ بابەتە نوێیەکان، فضولی وەرگرتنی زانست و زانیاری نەزانراوەکان، هەر شتێک ئەگەر بێت و ئەگەر بێت و پەیوەندی بە خۆشی وەنەبوو کە بتوانێت ئەو زانست و زانیارێک کە ئەو بابەتە پەیوەندی بەچی هەیە بۆ نەیزانم، بۆیە سەرەتای دروستبوونی ئەزمون بریتیە کە فضولی علمی خۆشەویستی علم. ئەگەر بێت و نەمەشا جیاوازیەک بکەین لە بینی فریشتەکان کە کاتێک خوای پەروەردگار وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة، هەروەها لەگەر ئیبلیس کە بەڕاستی کە بۆ ماوە دیار دەکەوێت کە فریشتەکان حەزیان لە زانست و زانیاری بووە بەپێی ئەو بەڵگەی کە خوای پەروەردگار کە ئادەمی فێر دەکەوە لە پاشەوەی تاقیکردنەوەی پێ دەکەوە لە پاشەوەی فریشتەکان نازان وڵام دەنەوە چی ئەڵێن قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا، ئەی پاک و بێگەردی بۆ تۆ، أي الله تعالى لا علم لنا هي زانست و زانیاریەکمانە إلا ما علمتنا، کەواتی ئێستاوە داوای چیان کرد، داوای کرد ئادەم چۆن مامەڵی دەکات. بەڵام ئیبلیس کە حەزی لە گۆڕانکاری نییە، فضولی زانست و فضول و زانیاری نییە، تەنها فضولی چیە بۆ فضولی خۆبەزەڵزانین. بۆیە قال ما منعك ألا تسجد إذ أمرتك قال أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. تەنها دەزانی هیچی دی زیاد علمەکەی زیاد نەکرد. بۆیە ئەو کەسێک کە فضولی علمی هەیە کە دەبتە هۆی بەرەو پێش بچین. کە ابن عباس ئەگەر بێت و تەمەشا بکەینێ کە کەسێکی کە لە تەمەنی 14 ساڵی لەگەڵ کەسێکی ئەنساری داوای لێ دەکا کە بچنە لای کیباری سەحابە بۆی خۆیان فێرە زانست و زانیاری بکەن. بەڵام ئەم پیاوە کە کەسێکی ئەنساریە، پیاوێکی ئەنساری دەرێ من نایە،
تۆش مەچوو لەبەرچی مەچوو لەبەرەوەی چێ دێ قسەی لەمە وەردەگری تاکو ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوثمان هەبی یارە ئیبن عەباس دەری ئەوانە نامێنێ ڕۆژێک دێ خەڵکی ئیسفادەی لەمە وەردەگری بۆیە کاتێک دەبینی ماوەیەک پێدەسی هەروەها کە ئەوانە وەفات دەکەن کە ئیبن عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە دەبتە چێ دەبتە شوعلەیەک لە بۆ ئومەتی ئیسلام کە دەبینی لە چەندەها شوێندا لە دەوری ئیبن عەباس خەڵ دەبنەوە بۆیە ئەو ئەنساریە کاتێک دەیبینی پەشێمان دەبتەوە دەرێ هذا الفتى كان أعقل مني ئەو گەنجە بەڕاستی لە من چیە لە من عاقڵتر بوو بۆیە قسەیەکی ئیبن عەباس هەیە دەڵێ من لم يجلس في الصغر حيث يكره ئەگەر بێت و کەسێک لە تەمەنی بچووکی دانەنیش لەبەردەم ئەو شتەی کە پێی ناخۆشە لەم یەجلیس فی الکبر حیث یحب کاتی گەورە دەبی لە شوێنێک دانانیشی کە خۆشی دەوێت هەندێک نمونە ئەگەر بێت و تەماشا بکەی پێشەوە ئەحمەد مع المحبرة إلى المقبرة كبيشوا كمحبرة بريتيا لوي كنوسين دا إلى المقبرة كربطي فضولي زانستي وهروا خوشويستي زانستيان بوشوي من المهدي إلى اللحد كاتك لدايك بونو تاكو مردندا أو إنسانة خوي فير علمو زانست زانياركا قال الشافعي هروا إمام الشافعي قصيش زوانها أخي لن تنال العلم إلا بستين كذا أي برا كم تناطواني بقي زانس زانية إلا بششت سأنبئك عن تفصيلها ببيان من إسالة روندك وبزواني ذكاء زيرك شيك وحرص هروا كحريص بكسيشي حريص بي واجتهاد وتيبقوشي وبلغة هروها بربي بلو زانس زانما وصحبة أستاذ وطول زمان هروها دبي بردوامي صحبة لقد شيء بلقى أستاذي خود لقى ما مصايكي خود صحبة لقى دوز برادراتي لقى دوز بي وطول الزمان هروها كاتيشي زور لبردم علم بي إن زاد بي كسيشي زانس كزانياري دبي وسفيان ثوري رحمة خوالي البيدة في طلب العلم فإنه عز وشرف في الدنيا والآخرة داوي علم بك لبروي هر زانست ست لو بدرس دك شرف لو بد كرامات لو بدرس دك هر وها عزت لو بدرس دك في الدنيا والآخرة في الدنيا والآخرة كواتا یەکەم خاڵ کە پێویستە کەسی پێشنگ بۆ ئەوەی ببێتە کەسێکی ئەزموندار بۆی ئەزمونێکی جوان و ڕێک و پێشی هەبی پێویستە خۆشەویستی بۆ زانست و زانیاری هەبێ ئەگەر بێت و خۆشەویستی بۆ زانست و زانیاری هەبێ ئەوە کەواتە خاڵی یەکەم چیە خاڵی یەکەم هاتیتە دی لەلایەن پێشنگ بوون کە ئەویش بریتی بوو لەسەر خۆشەویستی بۆ زانست و زانیاری ئینشاءالله لە وانەی لە بەرنامەی داهاتوودا باسی دووەم بەها دەکەین لە بەهای ئەزمونەکان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.